سڵاو ئەتوانم بڵێم ماوەی دەڕۆژێکە بەگشتی میدیای کوردی لە کوردستانە و بەشێک لە سیاسی و پەرلەمانتار و کاربەدەستانی حکوومەت قسە و باس و سێودووی ئەم دیاردەیەکەن کە ئێمە ئێستا بەرنامەی تیاکەین بەڕوونی دیارەکە باگراوندی من و ئەو جێیکان بەرنامەی تیاکەین سنەوبەرەکانی سوتاون جام سووتانە ئاڵۆسکاوە لە بینی حەقیقەتێکا کە هەتا ئەم دەقەی بەرنامەکەشمانتە تۆمار کردووە نازانین حەقیقەتەکە چییە لەلایەگە وترێ کۆمەڵێک بازرگانی چاوچنۆک بە پشتگیری کۆمەڵێک بەرپرسی سیاسی نەوت و گاز و مادەی ژەهراوی کراوەتە ژێر ئەم سنەوبەرانەوە بۆی کە لاواز بن و گڕی تێبەرن لەلایەشی ترە وترێ کارەساتی سروشتیە بەڵام بەشێک بۆ ئەو تەسەورەی کە ئەوترێ کارەساتی سروشتیە ئاڵێن ئەرێ بۆچی بە قودرەتی قادر ئەم کارەساتە سروشتیە لەسەر ئەم جێگە بازرگانیە ڕوویاوە یان بۆچی پێشتر و دواتری وانە چکە جۆرێک لە حەقیقەت ئەوەیە کە پشتی ئەم سنەوبەرانە لەم سەرڕی تاسڵوجەی شاری سلەیمانی کراوە بە پێشانگای ئۆتۆمبیل و وەک باسەکرێ بە 40 دەفتەر و 50 دەفتەر و $5 ملیۆن بۆ سەرەوە فرۆشتێ لەلایەک بۆ بە مزایدەی سیاسی کۆمەڵێ بەرپرسی سیاسی بۆ کۆمەڵێ بەرپرسی سیاسی تر یەکێک لە بەرپرسە سیاسەکان ئەڵێ ئەوەی لەویا پرۆژە بکات و بیکات بە پرۆژە ئەبێ و کەوسنەوبەرانە بسووتێندێ بەڵام ئەمە یعنی تموح و ئیشتیهای پرۆسی دیموکراسی نییە بە هەرەشە و گوڕەشە ئێمە دارستانەکان و سەوزایەکانمان پارێزین حەقیقەت ئەوەیە لە ڕێی پەرلەمان و یاسا و کارکتەری حکومیەوە ئەم دیاردانە چارەسەر کرد بەداخەوە ئێمەمانان خەڵکە جددیەکە سیاسەت جددیەکان بەرپرسە جددیەکان پەرلەمانتارە جددیەکان خەوی ئەویان هەبووە کە ڕۆژێ لە ڕۆژان و ساڵ بە ساڵ ئەلەم شوێنە پرێس کۆنفرانس بکرێت و بڵێن ڕێژەی سەوزایی بۆ ئەوەندە ڕقەبوو بۆ ئەوەندە ژمارە بەرز بۆتەوە بەڵام ئێستا ئەوەندە ئاستی تموحەکەمان هاتۆتە خوارەوە خواخوامانە ئەم سنەوبەرانەی کە چەند سەد ساڵ پێش ئێستا چێنراون نەسووتێندێ یعنی هیوادارم بەم بەرنامەیە بتوانین بگەینە حەقیقەتی ئەوەی کە ئەم دیاردەیە چییە و بگەینە وشکردنی ئەو بیرەی ئەگەر هەبێت بۆ وشکردنی ئەم دارانە نەمێ پێش بەرنامەکە و پێش ناساننی میوانە بەڕێزەکان ئاماژە بە یەکشت بم کە لە جیهانە هێزە سەربازیەکانە کاتێک کە جەنگ نامێنێ کاتێکە ئەو وڵاتە سەرقاڵی شەڕ نییە هێزە سەربازیەکانی ئەو وڵاتە دارستانەکانە پارێزن ئەو شوێنەی ئێمە بەرنامەی تیاکەین پشتمان فەرماندەی سلەیمانی و بارگای هێزەکانی هەفتایە کە بەشێکی زۆر لە پێشمەرگە بەڕێزەکان لێرن ئێمە باسی ئەوە ناکەین ڕاستە بێموچەیە بێ دۆخی ژیانی پێشمەرگە وازەحەکە چۆن نییە بەڵام سەرباری ئەوەی کە ناشی پارێزن خێرە لە بنجووی ئەوانە سنەوبەرانە سووتێنراوە بینەری پاکێجەکە بین لەگەڵ میوانە بەڕێزەکان دواتر میوانەکانە ناسێن و بە وردی دەسەخینە ناو برینەوە فەرموو دارستان و سەوزایی سیستمێکی تەواوکاری ژینگەیە سەتاسی پانتایی زەوی بە دارستان و سەوزایی داپۆشراوە دارستان یارمەتی باشترکردن و گەشەکردنی بوونەوەرەکانی زەوی دەدات ئەمە ژوا لە دەنجشتوانی زەوی دەکات وەکو ئەرکێک دارستانەکان بپارێزن بە مەبەستی پاراستنی دارستانەکان وڵاتان کۆمەڵێک ڕێکاری توندیان داناوە لەوانە سیاسەتی بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان دابینکردنی هێزی سەربازیە بۆ پاراستنی دارستانەکان واتە لەباری لە ناکاو و ئاگرکەوتنەوەی دارستانەکان هێزی سەربازی دەچن بۆ کۆنتڕۆڵکردنی و چاودێری دارستانەکان لە ویلایەتی کالیفۆرنیا نزیکەی 6,000 هێزی بەرگری شارستانی ئامادەن بۆ باری لە ناکاو و ئاگرکەوتنەوەی دارستانەکان کاتێک ئاگر لە دارستانی ئامازۆنی بەرازیل کەوتەوە سەرۆکی ئەو وڵاتە جگە لە هێزەکانی بەرگری شارستانی تەواوی سەرباز و هێزی وڵاتی خستەگەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە لە کوردستان بەڕێوەبەرەتی دارستانەکان بوونی هەیە وەکو پێویست لە نزیک دارستان و سەوزایەکان بنکەکانیان نییە و بە چڕی چاودێری ناکەن ساڵانە دەبێت پاکسازی لە پوش و پەلاشی دارستانەکان بکرێت بۆ گڕنەگرتنی دارستانەکان لە کوردستان بەهۆی نەبوونی هۆشیاری تاک و بردمانەکانی ناوچەکانی سنوور ساڵانە بەدەیان کیلۆمەتر دەسووتێنرێن بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان ڕێگری دەکەن لە بڕینەوەی دارەکانی دارستان
لە کوردستان ساڵانە لە وەرزەکانی زستان دیاردەی بڕینەوەی دار دەست پێ دەکات. ڕێخستنەوەی ئەو گەشتیارانەی سەردانی دارستانەکان دەکەن. بەشێک لە وڵاتان ڕێگە بە گەشتیاران نادەن سەردانی دارستانەکانیان بکەن. لە کوردستان گەشتیاران پاش ماوەکانی لەژێر درەختەکان بەجێ دەهێڵن. بەپێی یاسا نێودەوڵەتیەکان هیچ پاساوێک نییە بۆ تێکدان و سوتاندنی دارستانەکان و کردنیان بە شوێنی نیشتەجێبوون و کارگە. بگرە لە یاساکەدا هاتووە دەبێت شوێنی نیشتەجێبوون و کارگەکان دوور بن لە دارستانەکان. بەڵام لە کوردستان درەختەکان ئەبنە قوربانی بۆ گەورەبوونی پرۆژەکان. دەستخۆش بە خۆشحاڵیەوە بە میوانناری سەرۆکی شارەوانی سلەیمانی توانە کەمال جەناب بەخێربی ببوورە شوێنەکەمان وەکو پێویست نییە، بەڵام حەزمان کرد لە ناو دڵی دیاردەکەەوە بەرنامەکە دروستکەین. سوپاس وامە دەبوون هیوادارم ڕاشکاوبی چکە جەنابەت قسە و باسی زۆر لەسرە و بەشێکی زۆری ئەم ڕووداوانش یەخەی ئەوەی گرتووە. هیوادارم بە ڕاشکاوانە و دوور لە هیچ حساسیتێک دەستخیتە ناوم برینەوە بم. سپاس بۆ بەرنامەکەت. عەبدوڵڵا ئەحمەد بەڕێوەبەری دارستان و پاوانی سلەیمانی جەنابی بەخێر بێ کاک حاجی عەزێتی کێشا. هیوادارم تۆش ڕاشکاوانە و بەیەقینەوە باسی ئەم دیاردیە بکەین و ئەم بەرنامەیە بێت بە مێحوەرێک بەرەو چارەسەرکردن و کردنەوەی ئەو هێزی کە ئەوێ ئێرە لە سروش بسەنێتەوە بیکا بە تەلاردیسانەوە و هەروەها ئەتوانم بڵێم ڕخنەیەکی باشە هەیە و ئەزمونێکی باشیشە هەیە و ئاگاداری جیهان و کوردستانیشی بەڕێز دکتۆر هەڵۆ عەسکەری پسپۆری ژینگەی جەنابی بەخێر بێ عەزێتی کێشا. هیوادارم ڕاشکاوانە ڕخنەی تونگ لەوە بگریت کە ئەم دۆخەی دروست کردووە و هەروەها پێشوەی بوو ناسێنم وەکو پەرلەمانتاری پێشوو مامۆستای زانکۆ مامۆستای ناوەندی خۆم مامۆستا وەلەوەی سا لەخوا بەزیادە دکتۆری دکتۆر شێرکۆ حەمامین عەزێتی کێشا و خۆشحاڵ بووم بەشدار بووی لە ئامادەکە لە بەرنامەکەما و جەنابی شدیەکێکی لەوانی کە سکاڵای یاساییتان جوڵان لەگەڵ کۆمەڵی هاوڕێ و چالاکوان و پەرلەمانتاری هاوڕێ دژی ئەم ڕووداوەی کە یەخەی ئێرەی گرتووە. دکتۆر بە هەر لە تۆ دەست پێ بکەم جارێ ناچینە لای حکوومەت با حکوومەت گوێی لێەوە بێدی جاچین لای ئەو حەقیقەتی ئەما وەکو لە پێشەکێکا باسم کرد هەتا ئێستا ونە، یعنی ڕێی تێچێت ئەو تەجروبەیەمان هەیە لەگەڵ بازرگانەکانە و ئەزانین کە فکری هەندێک سیاسی و هەندێک بازرگان لە کوردستانە چەند ناشرین و چاوچنۆکانەیە لەبەرەوە ڕێی تێچی ئەمە ڕوودا. بەڵام حەقیقەتەکە ئێوە بە پێوەی کە داوای یاساییتان جوڵان و کارکتەرێکی دیارن لەم ڕووداوە حەقیقەتەکە چییە؟ سپاس کاکدەروون، ڕێز و خۆشەویستیم بۆ میوانە بەڕێزەکانەوە بۆ بینەرانی بەڕێزیش. ئەم مەشاریعانە ڕاستیە بە خەڵکی ئاسایی ناکرێت، یعنی چ لێرە چ لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش من ئەتوانەوە بڵێم لە دهۆکەوە بۆ خانەقین ئەم مەشاریعانە لەم نزیکی جادەیە، ینی تەرمیناڵ و پێشانگای ئۆتۆمبیل و تەوزیعکردن و ئەوانە ئەمە بە خەڵکی ئاسایی ناکرێت لە ڕاستیە، ئەمە قووەتی حیزبی لە پشتەوەیە. بۆیە ئێمە سکاڵای یاساییمان جوڵانوە لە داواکاری گشتی وەتر ئیشی ئەوانە ئەبێ ئەوان حقیقەتەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونکەنەوە. کاک دەرم ئێمە هەمومان نەزانین لە هەرێمی کوردستانە ڕەنگە لە مەسایلی پرۆژە ئینسان بە ئاسانی و بە وردی نەتوانێت دەستنیشانی ساحەبەکەی کە. هەر بۆ نمونە من ئۆتۆمبیلێکم هەیە ساڵانەکەی بە ناوی منەوە نییە، بەس ئۆتۆمبیلەکەی منە، بەڵام ساڵانەکەی بە ناوی منەوە نییە لە مروری سلێمانی، وایە ئەبێ بڵێم ئەم ئۆتۆمبیلە هی من نییە، نەخێر ئەم ئۆتۆمبیلە هی منە و من بەکاری هێنم، بەڵام تا ئێستا بۆ نمونە نەمکردووە بە ناوی خۆمەوە. ئەمە سەدان خاڵڵی وا هەیە لە خانوو لە ئۆتۆمبیل تۆ بڕۆ لە شوێنەکانە. ئێوە گەیشتونەتە سەرەداوێت کە ئەم شوێنانە تۆمار کرابێتیان لە ئەم شوێنە تاوان کاک دەروون ئەمە بە پێوەی کە من بەدوادە چوومان کردووە بێ بە جەزرەوە سەتی، ینی ئەمە بێ بە جەزرەوە سەتی جادەی خەدەمی سەر بۆ نمونە کە بەرامبەرمان ئەو تەرمیناڵ و معرەزە دروستکراوە ئەو سنەوبەران نەکەوێتە نێوان جەزرەوە سەتی جادەیەکی خەدەمیەوە بە پێوەی کە ئێمە دەستمان کەوتووە. هیوادارم کاکتوانە ئەگەر زیاتر ڕوونکردنەوە بە هیچ شک و گومان نییە، بەڵێ ئەمانە کراون بە پرۆژە و ئەمانە شەکرێن بە پرۆژە بۆ پێی زانیاری ئێمە چەند مەترێک ئەبێ دوور بن لێرەوە حدودی 50 مەتر یا 55 مەتر ئەبێ دوور بن لەم جادەیەوە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کێن ئەو خاوەن نفوزانەی ئاوا بە ئاسانی دەستیانەگا بەم شوێنانە. ینی من دیسانەیەڵێمەوە بە هیچ جۆرێ بڕوان بەوە نییە
خەڵکی ئاسایی بتوانێت ئەم مەشاریعانە وەرگێتەوەوانە ئەو خەڵکانە ئەم مەشاریعانە وەرەگرن خەڵکی دەست ڕۆیشتووی با بڵێم ناو بنەماڵە سیاسەکانی کوردستانن با نەژنەم ناو حیزبە سیاسەکانی کوردستان. باش دکتۆر من پرسیارە لێ ناکەم بەڵام چیەڵێک بۆی کەی بینیت. زۆر سپاس دەکەم پێشەکی بەس ئەڵێن بەداخە ئاگەر کەوتنەوە لە دارستانە لە هەموو گۆی سەرزەویە هەبووە باشترین نمونەش ئەمساڵ با بڵێن ئوسترالیا و ئەمازۆن ئەو دوانە بە ئاگرێکی زۆر بوو تەنانەت لە مامۆستایەکی زانکۆی سیدنی باسی لەوە کرد کە 1 ملیار ئاژەڵ و تێروتواڵ لە ئوسترالیا تیاچوە. یعنی ئەمە کارەساتە بەڕاستی کارەساتێکی ژینگەیی گەورەیە. جا ئەمە من کە باسی ئەم سکەیڵە گەوراکەم ئەم ژمارە گەورەیە ئەمە مەترسیە بۆ بەشەریەت چکە تەوازونێکی تەبیعی سروشتی ئەبێ هەبێت. ئێمە باسی ئەوواکەن کە ئەساد ئەم پارچەیە با بڵێن سوتاوە یا ئەزمەر ئەسووتێیان هەر پارچەیەک یا دارستانی لە کوردستانە ئەمە کارەساتە بەڕاستی چونکە وا کرێت تەوازونە سروشتیەکەی تێکچێت. ئەبێ ئێمە هەمومان ڕابین لەوەی کە ئەمە کارەساتێکی ژینگەیە وا بێ مامەڵەی لەگەڵا بکرێت. من وەکو باسم کرد ئەگەر دارستان پسووتێ CO2 ئەم هەموو CO2 جارێکی تر ئەچێتەوە دەرەوە کە غازێکی کوشندێ و بۆ قەتیسبوونی گەرما خراپە. باشە ئەرکی چێ بیپارێزێ؟ ئەرکی هەمومانە چەپڵە بەدەستێک لە نادرێت حکومەت و هاوڵاتیش. حکومەت لە ڕێگای یاسا و ڕێنمایی و سەرپەرشتی و دام و دەستگاکانی خۆیەوە و چاودێری شوێنەکان ئەبێ ئەمە بکات. لە لای خۆشەوە هاوڵاتی ئەگەر ئینتیمای هەبێ بۆ وڵات وەکو بەزەی و ڕەحم چۆن لە ماڵی خۆی بپارێزێ ئەبێ دەریشەوە بە هەمان شێوە پارێزە کەواتە هەردوو لامان ئەو هاوڵاتی ئەچێ بۆ دێ بۆ ئەم شوێنە خۆشە یان دێ بۆ ڕاشقا بە سوچەکەی چیران سوچی ئەمە چییە کە ئەمە ئەم دۆخە ئاواهەیە هەمومانی من ناتوانم ئێستا بڵێم چی ئەمەی کردووە چکە نازانم چێ کردوێت بەس هەمومانی باشە مەسەلەن لە وڵاتە پێشکەوتۆخانی شاخۆ هاوڵاتی نابەرپرزەیە دکتۆر ینی خۆ هاوڵاتی هەیە کە ناچێتە ژێر سیستەمەوە بەڵام یاسایەک لەسەرەوە ڕێکی کردوتەوە و ئەگەر چوزانم ئەلە یا پوشێک سووتێنێگەرە لێ ئاگرێ بکاتەوە غرامەیەکی وا کرێتکەیتر ئەمە ڕوونایەت کە ڕوایە دێستا بەداخەوە ئێمە ئەو سیستەمەمان لە کوردستانە نییە ڕاستە لەوانەیە یاسا و ڕێنماییمان هەبێ من بە لاوازیشی ئەزانم کەمە بەس جێبەجێکردنەکەی زۆر زەحمەتە تەعاان جێبەجێکردنەکە حکومەت جێبەجێەکە باش حکومەت خاوەنی ئەوەیە کە جێبەجێ بکە باش کاک عەبدوڵڵا ئیشی ئێوە چییە؟ ئیشی ئێوە چییە؟ ئەمە هەڵبەتە قسەی بەشێک لە خەڵکە یعنی ئیشی ئێوە چییە کە ئەم دۆخە ئاوای لێ ئەم دەسە خراپەی کە هەیە بۆ تێگانی سروشتی کوردستان بە مەرامی پرۆژەی بازرگانی یعنی ئێوەشی تێوە ئەگلێت هەندێجا ئێوە بۆچی بێدەنگن؟ زۆر سپاس ئێستان خۆش بێ بێدەنگ نین لەبەر چی بێدەنگ نین ئیشی ئێمە ئەوەیە تەنها دارستان دروستکەین ئیشی ئێمە ئەوە نییە مەسەرەن لێکۆڵینەوە بکەین چی ڕۆیە و چی ڕوونایە باش ئەم شوێنەی ئێستا ئێمەتیاین لە ساڵی هەشتاکانەوە پرۆژەیەکی لێ بووە ناوی پرۆژەی دارستانی ڕێگاوان بووە باش ئەم ڕێگەی بەکرێجۆ تاسڵوجا ڕێگەی سلێمانی عربەت ئەو دوو شوێنە هەر هەمووی بە دارستان کراوە وەکو پرۆژەیەکی بەڕێوەبەرایەتی دارستانی سلێمانی ئەو کاتە لە دوای ئەوە کە 1996ەوە ڕێکخراوی فاو هاتۆ تێرە پەرەمان بە شوێنەکەیە تا 96 ئەم شوێنانە بەدەست خۆمانەوە بووە باش پرۆژەی خۆمانی لێ بووە ستافی خۆمانی لێ بووە ساڵانە ئیشی تا کراوە زەرع کراوە ئاو دراوە ئاگربر کراوە خزمەت کراوە تا ئەم دارانە پێگەشتووە ئێستا تەمەنی گەشتوتە 30 ساڵی ئێتە دوای ئێمە بە حکمی ئەوەی هاتوۆتە ناو سنووری شارەوانەکانەوە ئێمە نەماتوانێتە خزمەتی بکەین باش لەبەرەوە لە سنووری شارەوەکان نیوەی لە سنووری شارەوانەی ڕاپەڕینایە نوێی چۆتە سنووری شارەوانی تاسڵوجەوە لە پاشەوە ئەم دارانە لە خزمەت ڕەخسیون ئەمە شتێنێ بڵێ خزمەتی وێ دارکە پێگەی کە ڕۆشتە حەدی خۆی تر هیچی ناوێ ئەمە نا ئاوی ئەوێ نە بڕینی ئەوێ نە هیچ شێوێ دارە و قاباتەوە دروست بووە ئەم حاڵەتانە کە ڕوویە حاڵەتێکی زۆر تەبیعیە ساڵانەی عنی لەوانەیە لەمە زیاتر چەند جاری کە ڕوویان بوو ئەمەی ئێستا حالیان لە مشکلەکاتیانن ئەمە لە مانی شەشا بووە لە حوتی شەشە ئەم سووتانە بووە ئەنی 3 مانگ زیاتر لە ئێستا بەیانەیەک بووە
لەبەرەوەی ئێمە زۆربەی مۆزەفەکانمان فەرمانبەرەکانمان لەم خەتەیژەکەن پرۆژی تاسوجەمانەیە لە بەردەمیان حوتی بەیانی بوو تەلەفۆنا بۆ من کتێب ئاگرەیە لە فەرماندەیەوە هاتووە لەناو فەرماندەیەوە کاکە هاتووە ئەو دارانەی ئەو بەریش هەموو سووتان و ئەنجام گەشتوتە ئێرە هەنی ئاگرەکە لێوە هاتووە گەشتۆتە ئێرە یعنی تیمی ئاگرکوژێنەوەشی لەسەر بووە زۆرشیان کوژانۆتەوە بەڵام لە ئەنجامە ئەم کارەساتە ڕوویاوە و باشانی بەپی زانیاری ئێوە ئەو قسانە حقیقەتی تیانە کە علا ئاساس دەرمان و شت خراوەتە ژێری و نەخێر 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 باش منەوانە بە کاکتوانە قسەی نەبیسترا و قسەی نەکرا و ئەنجاممان پێ بڵێ ئەمە چی؟ کاکە گیان زۆر سپاس تەبان بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بێ برای خۆشەویست کاک عەبدوڵڵا زۆر بە جوانی ئەوەی ڕوون کردەوە کە ئەمە چۆتە قەڵبی غاباتەوە دارستان باش ئیتر وەکو چۆن ئەڵێ لە خزمەتکردن ڕەخسیوە باش خۆ تۆ بۆچی ئەڵەی غابات دەستکرد بوو بێ کە بێ بە مێژوویەک خۆڕەسک بوو بێ بە دارستانێکی کۆن وەکو ئەمانە با بڵێن لە خزمە دەرەخسێ ئەوە تاوەکو باسیشی کرد کاکە دکتۆر لە زۆربەی وڵاتانە ماگرکەوتنەوەانە هەیە سەرۆکی بەرازیلی پێیتی هامەکرایی و بەتەمەهە بیکا بە پرۆژە ئێمە ئێستا لێرە ساڵانی پێشووتر شارەوانی هیچ کاتێک هەڵ نەساوە بڵێ چاکسازیەک خزمەت گوزاریەک شتێک لەم ناو ئەم دارستانانە ئەنجام بدات و لە مەهام و پسپۆری و ئەرکی شارەوانی نەبووە باش ئەگەر بینە سەر مۆزوعی ماستەر پلان کە ئێرە کەوتۆتە ناو ماستەر پلانەوە بەڵێ ئەوە معلومە ماستەر پلان پرۆژەکەی لە ساڵی 2005 و 6ەوە دەستی پێ کردووە و لە ساڵانی 2010 و 12 پەسەند کراوە و دەست کراوە بە ڕێکارەکانی جێبەجێکردنی ماستەر پلان هیچ نووسراوێکیش نییە کە بڵێ کە شتێک چۆ ناو سنووری ماستەر پلانەوە ئیتر ئەبێ غابات دارستان شارەوانی لی بەرپرس بێ وەکو برای خۆشەویستیش کاک عەبدوڵڵا ڕوونی کردەوە کە بوو بە غابات ئیتر خۆی ئەو هینەی ناوێت ئەو خزمەت گوزاری زۆر نەپێ ناوێت بەڵام ئەوەی کە من ئاگادار بم کە من 2 ساڵە لە شارەوانی سلێمانیم و ساڵانی پێشووتریش قەت شارەوانی سلێمانی لە ئەرک و شالاکی ئەوانە بووە کە هیچ کارێک لێرە ئەنجامدا بەڵام جەزرە وەسەتیەکان هی ئەرکی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتیەکانی ئەم مەنتیقەیەن کە بریتە لە تاسوجە و لە ڕاپەڕی هەروەها گۆیژەش هیچ کاتێک شارەوانی سلێمانی لە ئەرک و مەهام و پسپۆری ئەوانە بووە کە بچێ لە ناو دارستانەکانی گۆیژا بچێت چالاکی ئەنجام بدات پاچی بکاتەوە پوش و پەلاش دابەرێ ڕێکوپێکی بکات چێ کردوێتی ئەوەی کە من بزانم دارستان کردوێتی و حیمایەکردنەکەشی ینی پاراستنەکەشی ئێمە خۆشەویستانێکمان هەن لە پۆلیسی دارستان و پاوان کاک عەبدوڵڵا باشتری ژەزانێ پەیوەندی زۆرترە لەگەڵیانە و ئێمە هەتاکو ئەم دەقیقەیە ئەگەر بمانێ دارێکی گەورە بڵێن ئەلێرە بلابەری با بڵێن پێویستمان پێیەتی بۆ پرۆژەیەک ئێمە لایەزال نووسرا و ئاڕاستەی ئەم بە ڕێزاناکەین ئاڕاستەی ژینگەیەکەین کە ڕێنویانیمان بکەن ئەم دارە چۆن لابەرین ئایا مقابل بەوە هەر لای بەرین بیبڕینەوە یا ئەتوانین هەڵیکەنین لە شوێنێکی کە داینینەوە بە پێی وەرزەکان یاوە تا لە شوێنی چەندی کە بڕوێنینەوە و من پێشتریش لە بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و ئاوادانکردنەوە بووم بۆ ماوەی 7 ساڵ ئێمە کە ڕێگاکانیشمان بردۆ زۆر لەم بابەتانە هاتوۆتە ڕێگامان ڕەزی خەڵک هاتوۆتە بەردەممان لەم دارستانە ناتۆ بەردەممان بە پێی یاسایی پاراستنی ژینگە ئێمە هەستاوین ئەرکەکە خراوەتەوە ئەرکۆی ئەرکی دارایی ئەستۆی داراییەکە خراوەتەوە سەر کۆمپانیاکە لە کۆمپانیاکە شەوتەوان بۆ حکوومەت کە پارەکەی دەرج کراوە پارەکەی ڕێکخراوەتیایە یا بە کاری ئیزافی حسابی بۆ کراوە لە جیاتی هەر بڵێندارێک 3 دار چێنراوە نەمام چێنراوە یان 5 چێنراوە و لە هەندی حاڵەتی شاکە لەم جۆرە بابەتە گرنگانە و ئەم شتە خۆشەویستانە هەبووە زۆر زیاتر فەرزی شت کراوە بەسەر ئەو کەسە کە بەسەر پرۆژەکە با بڵێن بۆی کە لە جیاتی ئەو داری کە بڕێنرێتەوە بەنسبەت ئێرە وەکو دارستان حسابی بۆ بکەی وەکو باخچەیەک حسابی بۆ بکەی من پرسیارێکم هەیە جارێ لە جەنابیشتان و لەو خەڵکەش کە قسەی لەسەر کردووە ئایا ئێمە
چاوەڕێی راپۆرتی پۆلیسمان نەکردووە کە ئەمە لە حوتی شەش ڕوویاوە بەس لە مانگی 6 و 7 وابزانام 4 بۆ 5 حاڵەت لەم منتیقەیە ئەگرکەوتنەوە هەبووە دوێنێشەوە ئەگرکەوتنەوە هەبووە لە تاسوچە ئایا راپۆرتی پۆلیس دەڵێ چی؟ ئایا شتێک هەیە با نەزانن کێ بەس ئایا هیچ راپۆرتێک هەیە کە بڵێ ئەمە بەدەستی ئەنقەس سووتێنراوە ئەوەی کە من بزانم و ئەم بە ڕێزانش پێم خۆشە بیڵێ نەگەرەزانن هەتا ئێستا هیچ راپۆرتێک نییە کە بڵێ بە ئەنقەس سووتێنراوە طبعاً واقع سووتێنراوە پێم خۆشە لە کەناڵەکەشتانەوە لە شاشەکەەوە ئەمە پیشان بن ئەمانە هەمووی سوود لەوێەوە ئاگرەکە هاتووە و دیارە ئەو ئاگرانە ئێستا ئەو دارانە بە چاو دیارە کە سوتاون حتا بۆ قوڵاییش کاکە هاتا ئەوەش سوتاوە لە بەری ئەو بەرەوە ئەو ئاگرە لێەوە هاتەوە ئەم دارایان زۆر نزیکە لێمەوە دیارە کە سووتێنرا ئەو دارە گەورەیە دیارە کە سوتاوە باشە ئاگرێک لێەوە ڕەشەبا هێناوێتی بەرەو ئێرە واقعەکە ڕوویاوە اینجا ئیتر ئەم ئاگرکەوتنەوەیە بۆ کاکە دکتۆر لی بەرپرس بێ بۆ کاکەلی بەرپرس بێ یا من مەسەلەن یا شارەوانی یا پۆلیسی دارستانیش بڵێ بۆچی کاکە بە ئەوە تەواوکەم ئێمە زۆر جار شەوان سوفار کالێرەوەینەوە ڕۆین و جەنابی شلەوانی دینی بێت و ئەشی بینی کاکە شەوانە خەڵک لێرا دانی شێوەکو سەیران کرد وەجاخی لەهێناوە و ئاگری کردوێتەوە ئێمە بەمبەر و بەوبەرە زۆر جار کە شەوینەوە من هەزبن بە ئاشکرا بووین بینیوە ئەمە معنایەوە لەوانەیە مخەلەفاتێکی بەجێ بەڵام ئەمە بیزادوانیە چونکە ئەو ئاگرەی کە لە حوتی شەشا کەوتۆتەوە ئەوە تاوە دارەکانی ئەوێن کە سوتاون باش بەس ڕەشەبا هێناوێکی بۆ ئێرە دکتۆر بۆچی ئێوە دوای 3 مانگ بیرتان کەوتەوە و کردان بە سکاڵا و ینی لە حوتی شەشەوە ئەم ڕووداوە ڕوویاوە ینی ئێوە چی وای لێکرە و گومانە لای ئێوە بگاتە ئەو شوێنەی سکاڵای یاسایی بجوڵێن و گروپێکی بۆ دروستکەن و کاک دەروون هەر ئێرە نییە وەوەی ئێمەش تەنها تایبەت نییە بێرە و ئێمە شتێکی گشتیە بۆ هەموو شوێنەکانی سلێمانی ینی ئێستا ئەوە گۆیژا بینی بە هەمان شێوە لە چۆن ڕۆژی ڕابردووە مەسەلە لای ئەگەر دیقەتیش بێ ئەم ساڵ تۆزێ زیای کرد زیادی ڕووداوەکان زیای کردووە بە قودرەتی قادریش ئەو شوێنانە ئەگرێتەوە بەشێک لەو شوێنانە ئەگرێتەوە کە چای بازرگانی لەسەرا مەسەلە لای ئەمەی کە بەرەو قەیوان و ئەوانە ئەڕۆیت لای پشتی کورسات و ئەوانە ئەوی شەر بە هەمان شێوە خەریکن ئەو شاخانە ئەبڕن لێرە لە مەنتیقەی عەواڵ و ئەوانە کۆمەڵێک گرت تەقت کراوە و تەوزیع کراوە ئێمە ئەمانە پێشینەشی هەیە کاک دەروون یعنی تۆ بێنە بەرچاوی خۆ شوێنی های کریست و ئەوەی کە بەرەو بەکرە جۆ ڕۆی جانان هەمووی سنەوبەر بوو بەس ئایسە سنەوبەر ماوە مەنتیقەی عەربەت و هوانە و ئەوانە هەمووی سنەوبەر بوو ئێستا سنەوبەر ماوە یعنی ئەمە پێشینەی هەیە لە ڕاستیە من هیسانێڵێمەوە ئەمە ئێرە بە قەست کراوە اینجا ئەم قەزدە چۆنە کێکردوەتی ئەوە ئیشی پۆلیس باشە بەپی بە دوواداچوون و شارەزایی تۆ ئەم شتە قورسە کۆنتترۆلکردنی نەخیانی بۆ نمونە ئێمە بە هەفتەیەک پێشوەی کە ڕووداوەکەی گۆیشە ڕووبایمە بەرداممان تۆمان کرد لە ئەزمەت لەسەر مەی خواردنەوەی سەر شەقامەکان بەڕاستی بەڵام بابەتەکەشمان ئەوەی تیا بوو ینی ناکرێت چەند مانگێک ئەوەکو جەنابێتێک کاکتوانە ینی لێرە شەوەیت خۆ ڕەنگە واش بێت یعنی لێرەوەی وەجاخ و ئاگرکردنەوەیەکە ینی ناکرێت بۆ ماوەی دوو مانگێک لەو کاتێک کە پوش حاجی کە ئەوە نیتر زۆر مەترسیدارە بێ بۆ سووتانن ینی دوو مانگێک مەمنوع کرێ قەدەغە بکرێ لە دەرەوە ئاگرکردنەوە چۆن ناکرێ ئیلا بژاتێکی واتە و نەکرێ ینی دەک ئەوەشی کە ماوە سووتێکات ڕاشکایی بە هەموو لایەک پاڕوتوە ئێمە بەڕێو بەراتی دارستانی ئێمە یعنی ستافتێکی زۆر کەمی ماوە لە هەموو شافی گۆیژەیە کە سەر و 2000 دۆنمە یعنی باوەڕەکەی یەک کرێکاری هەیە یعنی ئەو شاخە تاوەکو خۆمانی لێبووین تا 2013 و 14 تا پێش قەیران بەلایانی کەمەوە 40 بۆ 50 کرێکاری ما بۆ تا ئەو کاتەش حمایە کراوە نقطەی حراسەتی بووە شەو ڕۆژ لەوێ بوون خەڵک نەیان هێشتووە بێتە ناوانێ لە ساڵانی ڕابردووە دکتۆر وا ینی ئێمە وامان تموحمان ئەوە بوو کە ساڵانە پرێس کۆنفرانسێ بکەین بڵین ئەم ساڵ ڕێژی سەوزاییمان ئەمەندە بەرز کردەوە وامان کرد بەڵام ئێستا خەریکە ئەوەی کە هەشمانە دەچی بەپی ئەو پرسیارم لە جەنابە هەیە دکتۆر ینی فەرقی ڕێژەی سەوزایی با بڵین شاخاوی و سروشتی لەگەڵ ئەو ڕێژە سەوزایە سەناعی کە لە ناو شارەکانە دروستەکرێت فەرقی هەیە بەڵێ طبعا فەرقی هەیە کە تۆ بتەوێت نەتەوێت تۆ ئەم هەموو منشەعات و خان و ئەشتا لە ناو شارە ئەکرێت وردە سەوزایی کەمە بێتەوە ئێمە بەپێی یاسا
هەموو پرۆژەیەک ئایا پرۆژەی حکومت بێ یان کەرتی تایبەت بێ ئەبێ راپۆرتێک ئامادە بکرێت پێڵێن راپۆرتی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی ئەو پرۆژەیە کە ئەکرێت ئەم راپۆرتی بۆ ئەکرێت راپۆرتەکە و ئەچێتەوە فەرمانگەکانی ژینگە لەلایەن کارمەندانی ژینگەوە ئیشی تیا ئەکرێت سەیریەکەن بزانن هەڵێ سەنجێن ئەم پرۆژەیە کاریگەری چەندە لەسەر ژینگەی ناوچەکە کاکەسە باسی شتێکمان کرد دارستان لە بەریتانیا هەموو شوێنێک ناتوانیت تو ئاگر بکەیتەوە بچی بۆ سەیران ئەچی ئەتوانی بگەڕێیت لە ناویە بگەڕێیت بەس شوێنێکیان تایبەت داناوە بۆ ئەوەی با بڵێن تۆ ئاگر بکەیتەوە چواردەورەکەیان سیاجیان بۆ کردووە علامەتیان بۆ داناوە ئیشارەتیان بۆ داناوە تۆ لێرە ئەتوانی ئاگر بکەیتەوە باشە بەس لە دەرەوە ناوێریم شتەکە بۆچی ئەم قەرارانە نایەت لێرە خۆ قەراری زۆر بەسیتە قەرارەکەم بۆ ناکرێ دکتۆر بۆ نایە هەیە لە یاسا کاک دەرون دوو یاسامان هەیە یاسای ژمارەشتی ساڵی 2010 شاکردن و پاراستنی ژینگە و یاسای ژمارەدەی 2012 دارستانیش و بە پێی زانیاری منە بێت 300 مەتر لەم شوێنانەوە ئاگر بکرێتەوە یعنی لە دووری 300 مەتر لە دارستانەوە ئاگرکێتەوە یاسا هەیە لە کوردستانە کێشەی یاسانیە لە کوردستانە کێشەی جێبەجێنەکردنی یاسایە کە عەدالەتیش لە جێبەجێکردنی یاسا نەبوو تۆ ناتوانانی بەسەر هەموو کەسا جێبەجێکەی کەواتە بەرپرسی یەکەم بەڕاستی حکوومەت و ئەو هێزە باڵەدەستانەی ناو حکوومەتە لەم دۆخە دەستخۆش چەند دقەیەک بەرنامەکەوە سنی لە بڕووی تۆزێک تۆنەکەمان تاریکی کرد تا لایکدانێ بینەر ئەمە حاجی ئەوە باسکەمیانی بەداخەوە زۆر شت لە کوردستانە بووە بە ئەرزی عەزەڵات و نمایشکردن و ساڵانە 15,000 کورە چوزانە نزیکی 100,000 نەمام لەم لاولەولا ئەچێنرێ و ئەیکوان یعنی تر 6 قەنات تەسویریەکات و 20 مۆبایل و سێلفی و سناپ و ئەرزی عەزەڵات و ئەوە نەمامانچان و ئەیکوا ئەوی بەداخەوە ئەوەی کە ئیشی نییە دەستیاوەتە ئەوە بە تایبەتی ڕێکخراوەی ئەفوم کە ئەوەی کە ئیشی نییە دەستیاوەتەوە یعنی ئیشەکە ئیشی ئێمەیە بەڵام ئەوانیان ئەڵێ ئێمە دناوە مەڕێنی جوانە قسە یعنی دەستیاوەتە ئەو ئیشە یعنی ئێمە گۆیژەمان هەیە پرۆژەیەکە مەسەلەن لە ساڵی چلەکانەوە لە پەنجاکانەوە پرۆژەیە باشە پێش ئەوەی تەبەن ئاوا پسووتی ئەومانە لە 16 ئاگرێکی گرت ئێمە ئەوانەی 16مان هەموو ڕوانە بووانە ینی دوای ئەوەی کە سوتاوە 25,000 دار تقریبان زەرری بەرکەوتووە 9,000 دار بەجاری سوتاوە ئەوەی کەشی ئەمە لی هەیە شڵا سەرباتەوانێ سیرەکەم برادری هاتووە ئەڵێ من عیدمیلات دەبێ یەکەم ئەچم 100 دارێنم 100 دارەکە کە لە تەلەڤیزیۆن نبینم سیرەکەم ئەم نەمامی نەمامگەکانی خۆمانە چونکە ئەمە بەڕێوەبەرایەتیمان 5 نەمامگەی هەیە هەر 5 نەمامگەکە ئێمە بەرهەمی نەمامی دارستانەکەین و تەوزیعەکەین ساڵانە باش یعنی ساڵی 2019 من تقریبا 240,000 نەمامم تەوزیع کردو بە فرۆشتن و بە خۆڕایی و بە پرۆژەکان لە هەموو نەمامگەکانی خۆمانە باش هەستاوە لەو شوێنە سوتاوی هەستا ئەم دارە هەڕوێنێت و بە جێڵێ خۆحافیز کامێرە بە دیارەوەیەتی ئەڵم گۆژە سەوزەکەمەوە یعنی گۆژە 50 ساڵە تا سەوز بووە بە دەرکێش قارتە هەمووی ڕۆشت و بڕایەوانێ بە دوایە ئیکەیەن اینجا پرسیان بۆ لام تەلەفۆنەکەن کاکە ئەوە ئێمە کەمپینمانەیە گۆژە سەوزەکەینەوە هەر بۆ معلوماتتان بۆی تازە باسی گۆژە هاتەوە ئێستا کەمپینێکی گەورە لە خۆم ئەندامی ئەو بردەم لەسەر مستەوای پارێزگای سلێمانی 4 کۆمپانیای گەورە نزیکی 700 دۆنم ئێستا خەریکن ئامادەکاری یەکەین بۆ سەوزبوونەوە لە موسمی داهاتووە بەشی سەرەوەی 4 کۆمپانیای گەورە کۆمپانیەکانە کەوا ئەمە تا 3 ساڵ ئەمانە ئیشی دارستانەکەکەن زەرعەکەن خزمەتیەکەن ئاگەبڕیەکەن ئاوێن دوای 3 ساڵەکە ڕادەسی بەڕێوەبەراتی دارستانی سلێمانیەکەنەوە ئەم اتفاقیە بۆ لەسەر مستەوای پارێزگا هەز بەکەم تەرخەمی ناکەیت چەند ساڵ ئێستا بواە گۆیژە بۆ نمونە گۆیژەی سلەیمانی کە زۆر نزیکە لە سلەیمانیەوە یعنی نە ئەبواە ئێستا هەر سەیرە کردایە زەردایی پێوە نەبواە هەتا سەری سەرۆن ئەبواە بەڵام شتێکی نییە مستەحیل بێ بەڵام بەو توانایی ئێمە ناکرێت کاکە بۆچی بەو توانایی ئێمە ناکرێت دارستانی ئێمە پێم وتی پێشتر دارستانە بێ مەحمی بێ بپارێزرێ نابێ خەڵکی تێچێ نابێت لە دووری 200 مەترەوە ئاگری لە نزیکەوە بکرێتەوە بەداخەوە وەزعەکە ئازانی با مجارێ باسی نەکەین وەزعی سەرشاخی گۆیژە چییە وەزعی خوارەوە چییە ئێستا ئەم شاخەوانی و ئەمینانە هەچەند ئەوانە زەرەر نایەن بەڵام هەریەنە ناو غاباتەکانەوە
ئێستا قسەیەکەی ینی ئەو بەشێک لەو سووتانانە نێرگەلەش ئێستا نێرگەلەش زیای کردو زیاتر نێرگەلەکەیە بە تایبەتی ئەوە چەند ساڵە لەوەتەی لە 2000 و لەوتەی لە قەیران و لە 16 و لە حەڤەوە 16 ژاگرەیەکەی تێبەر بوو لە حەڤەوە یعنی هەچی ئەگەرمان بووە هەمووی لە شەوا بوو لە سەری شەوەیە لە خوارەوە جاگرێکمان نەبوو. دەست خۆشکار توانە ئەگەر ئێرە کرا بە مەشروعێکی بازرگانی و کرا بە باڵەخانە وەکو ڕێی عربەت کە باسمان کردووە کوڕی چوزانم ئەو هۆتێلانەی ڕێی بەکرەجۆ و چوزانم فلان و فلان و فلان با ناوەکانیان نەبین هەمووی سنەوبەر بۆ ئێستا بووە بۆ هۆتێل و مەساج و ئیتر ئەگەر ئێرە بوو بە شتێکی وا تۆکو سەرۆکی شارانی لەم بەرنامەیە چێڵی با من شتێک بۆ جەنابە باسکەم ئەتوانم جاوە بەڕێکی بۆ جواب بەم باش طبعاً هەموو شوێنێک شار و ئاوادانی کە ئەوەیە کە پێی وترێ شارەوانی باش بۆ هەر زانیاری بەڕێستان و بینەرانیش شاخی گۆیژە تا ئێستا هیچ ماستەر پلانێکی نییە کە چی لێ بکرێ ئەوە بۆ ئاگاداریتان ینی گۆیژە شاخی گۆیژە هیچ ماستەر پلانێکی تا ئێستا بۆ دانەراوە بۆ مەفروزە ماستەر پلانێکی بێ بۆی خەڵک بزانێ لەکوێ غابات دروست بکات لەکوێ بیکابەچی و بیکابەچی ئەوە بۆ ئاگاداری بەنسبەت ئێرەوە کاک ئەمە ڕێگای دەرەوە بووە وەکو کاک عەبدوڵڵا باسی کرد ئەم ڕێگا ئەمە غابات و دارستانانە کە دروستکەوە لەسەر هی ڕێگاوبانی دەرەوە کراوە ئێستا ئەم شوێنە بۆ بە ئاوادانی بۆ بە شار چۆتە سنووری ماستەرپلانی شاری سلێمانیەوە و بزات ئەم جادەیە خۆشی ئەم شەقامە لە تاسوجەوە هەتا گاتە بڵین سلێمانی و بزات هەتا ڕاپەڕین ماستەرپلانێکی تایبەت بە خۆی هەیە کە ئەو ماستەرپلانە لەم ئایندە نزیکە لەم چەند ڕۆژێکی پێشووترە ماستەرپلانەکە تەواو بووە لەلایەن کۆمپانیایەکی بیانی و لە هاوکارانی خۆمان و فەرمانبەرانی خۆمان پێک هاتووە خەڵکی تریشی تیا بووە هەموو لایەن و ئینەکانی پەیوەندیداری تیا بووە کە ئەم ماستەرپلانە دروست کراوە ئێستا ئەمە بووە بە شار ئەبێ ئێمە ئەو شتە بە باشی بزانین کە هەموو وڵاتێک نەگەر لێرە هەموو شارێک مەگەر شارەکە خۆی سەحرا بوو بێ مەگەر خۆی هەر سەحرا بوو بێ شارەوانی و ئاوادانی لەسەر حسابی زەوی کشت و کاڵی و لەسەر حسابی سەوزایی و ئەوانەیە بەڵام وەکو قسەکەی کاکە دوکتۆر ئێمە لە پرۆژەکانمانە تەنانەت لە هی ڕێگاوبانیشە لە بەرامبەرە ئێمە سەوزکردنمان هەیە خۆشبەختانەش ئەو کۆمپانیا شتانی کە تەعاملیان نەکرێ لەو هینانە بەڕاستی هیچیان چاویان لەوە نییە یعنی زۆر هاوکارن لە مۆزوعی سەوزایی دروستکردن تۆ نەتیجەی قسەکەی تۆمان پێیاڵێ کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژانەمە بکرێ بە شوێنێکی بازرگانی و بینا و شتی لەسەر دروست بکرێ ئەوە چێتە چوارچێوەی شارستانێتی و فراوانکردنی بڵێ بەس خۆ ئەمە نەهاتۆ بە تۆ بڵێ تۆ بچۆ دارستانێک بچۆ وێران کەوای لێ بکە نا تۆ بەپێی ماستەرپلانەکە کاری لەسەرەکەی بۆ نمونە ئێستا باوەڕ ناکەم هەچ کاتێک ماستەرپلانی گۆیژە بکرێ ئەو دارستانانەی کە لە گۆیژە هەمانە بیخیتە ناو ماستەرپلانەکە بڵێ وڵا لەویا منە چۆن بینایەکەکەم نەخێر ئەمە مەفهومەکەوان نیە بۆیە حەزم کرد ئەو پێشێکیە بڵێم لەسەری بەنسبەت ئەو ماستەرپلانەی ئێرەوە ئێمە پانی شەقامەکەمان هەیە لە پشت ئێرەوە ئێمە ئەسڵەن 20 مەتر بەس بە پانی 20 مەتر بەس شەقام هەیە باش بە پانی 20 مەتر بەس شەقام هەیە ئیتر من تێناگەم ئەو کۆمپانیایی کە باسی لێکرێ یا هەروە بەرهێنێکی کە بێ بۆچی ینی بۆچی چێ ماسووتێنێ بەعکسەوە ئێمە لەوانی لی داواکەی هی کەشمان بۆ بکە وە خۆشی لەوانەیە حەزکا بۆی بەردەمی پرۆژەشتەکەی جوان بێ و شاراوە بێ و سەوزایی تیا بێ و هیچ پرۆژەیەکیشمان نییە کاکە سیرکە یەکشت هیچ پرۆژەیەکمان نییە ئێمە ڕێژەی سەوزاییمان تیا نەپارێز بێ و فەرزیەکەین بەسەریانە و ئەو ڕێژەگە لە سەربانەکەشی لێگیرێ بەڵێ چکەوە نا حساباتی بۆ ناکەین کۆتایی پێێنانی بۆ ناکرێ ئەوە لە ژێر ئیشرافایە هەشە بەڵێ کراوەگەر مەسوولێک و بەرپرسێ تەلەفۆنێکی کرد و نەخێر ئێمە بەدیلمان هەیە مەسەرەن جاری وایە لە پرۆژەیەەکە یەت شوێنەکە بێ مەکتەبە مەکتەبی نیە ئەو منتیقەیە مەکتەبێک لە پرۆژەکە شادانەراوە بۆ نمونە لە بیرکراوە یا بنکەیەکی تەندروستی یا ڕەوزەیەک ئێمە زۆرجار خۆمان بانگیانڵی کاکەوە توانن لێ شتێکمان بۆ بکەن چی بکەین لەکوێ داینین لەسەر سەوزاییەک دایانین بەڵام لەولاترەوە تاویزیەکەینەوە هەر نەبێ ئەڵێن دەباشە لەو بەرەوە ئەو هینەمانێ بڕەوەمان بە سەوزکە چونکە کە تۆ ئەڵی سەوزایی و باخچەوەوانە خۆمەوە نییە تۆ لەم شوێنە هەر بە گیری بێنی بڵێ لێرە ناکرێ با لە یاب کرێ و ئەسڵەن لە زەویزارەکەشە ئێمە ئەوەمان هەیە لە زەویزاری شامان هەیە ئەگەر زەویەک هەبێ ئەمە نەک بڵێ دارستان و باخچە بێ دانراوە سەوزایی پێوترێ سەوزایی ئەم زەویە سپێڵەن سەوزایی یا زراعی ئەگەر بتێ ئەوە
پێویستیت هەبێ ئەو شوێنە بکەی بە پرۆژێک ئێمە خۆمان لێرە لە بەرامبەرە وەختی گۆڕانکاریەکە ئینوسین ئەڵێن لە مقابل ئەمەngە دۆنمە لە فڵان شوێنە ئەمەngە دۆن میترمان هەڵبژاردۆ بۆی ئەوە بکرێ بە سەوزایی ئەچینا هیچ یاسایەک ڕێگە و پێ ئەم دەرخستانەتان ئەم شتانەتان شەفافە ینی لە چوارچێوەی بەڵێ کۆنگرێکی ڕۆژنامەوانیە چزانم نەخێر ئەمە سایتەکانتانە بۆ شەفافی ناکەن جوانە زۆر قسەکەم زۆر پێخۆش بوو کاکە کە ماستەر پلانەکە کرێ شوێنەکان دیاریە کرێ کە ئەم پارچەیە ئەمەngە دۆنم ئەمە بۆ گەنجینەیە ئەوەngە دۆنم بۆ پیشانگایە ئەوەنە دۆنم بۆ شوێنی ڕاضە و ئەم نەوەعشتانەیە هەمووی دیارەکرێ ئەمەngە دۆنم بۆ کۆمەلگای نیشتە جێبوونە ئێستا لەبەری ئەو بەرەوە بۆتە سوجەم 500 دۆنممان هەیە ناومان ناوە شاری میدیا ینی بۆ شتی خەزایای ئەعلان ئەوانە هەچ کەسێک داوای پرۆژەیەکی هەبێ لەوێ لەو بابەتە ئێمە لەوێ ئەیدەینێ کۆمەلگای نیشتە جێبوون هەیە هەموو جۆرێکی تیا لە ماستەر پلانە ئەمە کەیت بێتە سەر تەنفیزەکەی بێتە سەر تەنفیزکردنەکەی بەپی ئەو پسپۆریە ئەو شوێنە ئەدرێ ناچی شوێنی کۆمەلگایکی نیشتە جێبوونەکە بین بە میدیا ئەو بکەین بەوە باش دکتۆر ئەمێ ورد وەڵامیەوەم بیتەوە کاکتوانە باسیەوەی کرد لەگەڵ گەورەبوونی شار و شارستانیەتە ئیتر بە جۆرێک جۆرەکان بەپی یاسای پاراستنی ژینگە شەرعێتە هیرێ بەلابردنی دار و درەخت و سەوزایی بەڵام ئەمە لە وڵاتی چۆک و هۆڵندا لەگەڵ وڵاتێکی وەکو کوردستانە کە تا دارێک سەوزە بێ لێرە بەم هەموو نەهامەتی و یعنی فەوزایی کە دارێکی داماوی پێ تۆزێچێتە تەمەنە و لە خەمارەخسێ و ڕێژەی سەوزایش لە کوردستانە بەڕاستی ڕێژەیەکی زۆر مەحدودە ینی لە ئاستی پێویستان نییە یعنی ئەکرێوە مامەڵە لەگەڵ ژینگە بکرێت لە کوردستان بە مقارنەتە لەگەڵ وڵاتێکی وەکو هۆڵندا بۆ نمونە کە هەمووی ژینگەیەکی سەوز و جوان و یعنی ئەگەر لە هۆڵندا چوزانم لە شارێکا 50 داریش ببرێتەوە بۆ پرۆژێک بەڵام بە شاخەکەەوە 5,000 داری تری پێوەیە بەڵام لە کوردستانە سەیرێکی پانتایە سەوزایەکان ئەوەندەکەمە هی ئەوە نییە کە ببڕێتەوە بۆ بینای بازرگانی یانە چۆنیە ئەم شتە ئەزانی گرفتەکە لەکوایە ژینگە وەکو زانست تاکو ئێستا حەزم نەکراوە لەلایەن تاکی کوردەوە نە لەلایەن حکومەتەوە نە لەلایەن پەرلەمانەوە وەنە لەلایەن هاوڵاتیەوە بەسەوەی حسابی بۆ ناکرێ و حسابی بۆ ناکرێت هەتاکو ئێستا ئەوەی کە ویزراوە بە یاسا و ڕێنمایی وەکو دکتۆر باسی کرد لەوانەیە یاسا و ڕێنمایەکانمان من مەخۆشم بەلاوازی ئەزانم بەڕاستی لە بواری ژینگە بە تایبەت هەیە بەس بلاوازە بەس جێبەجێکردنەکەی زەحمەتە دوای ئەوە ئەنتیما بۆ خاک بۆ نیشتیمان بۆ وڵات پاراستنی من شتێکی زۆر بەسیتە بۆ باسەکەم ڕۆژێ لەسەر جادە لە لەندەن ڕۆژێ لەسەر جادە بوو گەنجێک من ناو سارەکەی دانیشتبووم گەنجێک بەبەردەما هاو کلینیکسێکی بەدەستەوە بوو فڕەیە بتەنەکەی خۆڵەکە بوو کەوت نەکەوتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە ئافرەتێکی تەمەنار لەوێ بوو وتی وەرەبەرە ئەوە هەڵگرەوە ئاوا سێریی کەوتی بەڵێ هەڵیگرەوە ئەم وڵاتە لەسەر شانی من دروست بووە کەواتە چییە ئەمە وشاری کۆمەلگا پیشانەکە ئێمە وشکرەکەمان ئەوەیە کۆمەلگاکەمان وشار نییە ئەمەندەش گیر و گرفتی تر هەیە کێشەی ژیان زەحمەتی ژیان بژێوی ژیان ئەمەنە زۆرە بۆیە ڕناکە و فرێ ناکەوە بیر لە ژینگە بکاتەوە کە بەداخەوە لە وڵاتەکان با بڵێن لە وڵاتێکی وەکو هۆڵندایە لەوێ خۆشبەختانە ئەمە کراوەتە ئەفزەلیەت لە وەرەقەیەکە بۆ ئینتیخابات بەکاردێ لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوی جیهانە بەس ئێمە بەداخەوە تاکو ئێستا نەمان کردو بە ئەفزەلیەت لە ئەجێندامانە کە بتوانین بایەخی پێ بدەین ئەمە بۆتە گرفتێکی گەورە وشیاری هاوڵاتی نییە لەبەرەوە ئەمەی کە ئەیبینی ئەکرێت ئیتر ئایا بە گروپ بێ و بە دەستە بێ و بە لایەن بێ و بە تاک بێ ئەمە پێشێلکاریە کرێت ئێمە ئەگەر بتوانین هەر کەس لە ئاستی خۆی ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بەڕاستی لەو حملە گەورانەی ئینتیخاباتە کە ئاکرێ یعنی زۆر بە دەگمەن و زۆر بە کەزی جوولەوەیە کە باسی کلتور باسی ژینگە بکرێ بەداخەوە و لە واقعی شارڕەنگە بۆ بانگەشە باش ژینگە کرابێ بەڵام لە واقعا نایبینیت سەیرەکەی چوزانم ینی ئەمەش بووە بە جۆرێک لە نمایشکردن بەخۆتەوەن ببوورە قسێ بکەم ئەگەڕێمەوە قسەکەی کاک عەبدوڵڵا جاکی جوانی فەرموو نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب من چوومە سەرۆکە بووم بە سەرۆکی دەستەی ژینگە یەکەم شت کۆبوونەوەم لەگەڵ ستافەکەما کرد پیان وتم وتیان وەرە تۆ بچۆ
لەمە دوا ببینی مەجموعە قسەکرا وتیان لەمە دوا ببینیم چی سەرجادەکان پاکەیتەوە وتم کاکە جانەوە ئیشی سەر ئیشی من نییە سەرجادە پاک هاوڕات ڕاست وزارەتێکی معنی هەیە ئەوە ئیشی ئەوانە من چاودێرە بم بەسەر ئیش و کارەکەەوە لە هەمان شوێنە باسی ئەویان کرد کە سەوزایی زیاد و نمایشە مساعدەم بەڕاستی وتی سەوزایی زیاد بکەین وتم وەزارەتی کشت و کاڵ هەیە ئەو ئەتوانێت ئەمە پلانی هەیە بۆ ئەوە استراتیجێتی هەیە من ئەبم بە چاودێر من هانی ئەوە دەم کە سەوزایی زیاد بێ بەس ئەمە ئیشی من نییە ئیشی من چاودێریە ئەمە بۆیە ژینگە با بڵێن ئەبێ چاودێر بێ بەسەر هەموو ڕقیب بێت چۆن پەرلەمان ڕقیبە بەسەر حکومەتەوە لەوە ئێمە ڕقیبین بەسەر ئیش و کارەکانی کە باس لەوەشمان کرد ینی تۆ لە بەردەری پرۆژەیە کاوەکو باسمان کرد جارێ پرۆژە لێرەوە زۆر دوورە ینی بڵێ وەکو عمق جارێ باسیەکەم یان ئەگەر حتا لێرەشا ببێ بە پرۆژەیەک 7 مەتر لێرەوە دوورە بێ و لە پشت ئەمەوە شەقامێکی 20 مەتری هەیە ئەنج کشانەوە کە ئێمە پێڵێن ارتیداد کشانەوەی پرۆژەکەش هەیە ئەنج ئەو دیواری پرۆژەیە دەست پێکا بابزانی بۆ بەپی ئەو ماستەر پلانە ماستەر پلانی وامان هەیە ڕێگاکان جاری وایڵێن 150 مەتر ینی حتمیە لەم قراغی جادی تاسلوجێەوە هەتا پرۆژێک گەڵێ 100 مەترێکی یانی تقریباً بەپی ماستەر پلانەکە 7 مەتر هەیە 100 مەتر ئێمە لە ڕاپەڕینە بڵین کە ئەگاتە ئاستی ڕاپەڕین کەممان کردەوە بۆ هەفتاکە بۆچی لەبەر ئەوەی کە مڵکوشتی خەڵکی زۆر لەسەر تعویزات دەبێ زۆر بدەیت لەم وەختەشا پێمان ناکرێ لەوانەیە لە ڕۆژێکی کاپکرێت بەڵام خوا یەک دەقە کە تۆ ڵی سەوزایی ئێمە دایم هەچ پرۆژەیە کە تۆ چونکە فکری ژینگە و شت لە کۆنا نەبووە ئەم شتە ئەمە لەگەڵ شارەوانی و ئاوەدانیا دەسی پێ کردەوە بۆ سەوزایی و نەهێشتووە بەزەبێت لە شوێنێککە دروستکەی ئەم یاسایە لەو کاتۆ لەگەڵ یاسای شارەوانیە مەسلەی پاراستنی ژینگە دروست بۆ زیاتر چۆن مەسەن بۆ نمونە بۆ لە شارەکانە لە هەموو شارەکانە بیستین مەسەن لە هەولێر پارکی شانەدەر هەیە لە سلێمانی پارکی هەواری شار هەیە 5,000 دۆرمە 3,000 لێکراوە بە سەوزایی ئێمە ئێستا بە سوال ئاوی ئەدەین کە ئەم ساڵ 4 ملیارونی و 4 ملیارونی و سیانەکردن وە سەوزکردن و ئاودانی ئەم جۆرە پرۆژانە بۆ وەکو پارکی هەواری شەر وەکو ئەم جەزرەوەسەتی سلێمانی تاسووجە لەگەڵ جەزرەوەسەتی بلواری شەقامی مەلیک مەحموود بازنەیەکە کە نزیکەی ساڵانە لەگەڵ هەندێک لە پارکی ترە ساڵانە 4 ملیارونی وان هەیە ئەم ساڵ تا ئێستا نەگەیشتۆ بەدەستمان جاوا پاییزە بۆ نمونە ئەگەر کاک عەبدوڵڵا دەویا شتێکی نەبێ پارەیەکی نەبێ بتوانێ ئەمە بکاوەکو ساڵەکانی کەیە بزانین و وەزعی خراپە پێویستی بە حملەیەکێ ئەگەر ئەمە پارەیەکی وا لەبەر دەستمانە بۆیە لەگەڵ جەزرەوەسەتیەکە ئەو کۆمپانیایی کە ئەوواکە ئەمەشمان پێکرد چکە ساڵانە هەسەیرەکەی هەندێک پارامێنێت تۆ چکەندێ بەرگە هەیە پێویست ناکاتەوەیزی تاویزی سەوزاییش کراوە دکتۆرە و مبەڕیرە ڕەنگە بە نیسبەت فەرمانگەکانی خوارەوە ئەم وەرانیان هەبێ بەڵام بۆ حکوومەت لەسەر ئاستی پلان لەسەر ئاستی استراتیج بەڕاستی ئەمە مبەڕیر نییە ئەمە کەم تەرخەمیە ئەمە ئەی سلمێنەکەم حکومڕانیە ژینگەی بەلاوە گرنگ نییە وام حکومڕانیە وەکو خۆشەوت و مەسەلا و حیزبانی کاسنەچیە بژەی هەڵبژاردنەوە دواتە وەرە شەڕ لەسەر کام وەزارەتاکەن وەزارەتی نەوت وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی داخلی هەموو حیزبانی کاسنە انتخاباتەوە شەڕ لەسەرم جوار وەزارەتاکەن بۆ لەبەروی بە گۆڕانیشەوە ئەقڵیەتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەقڵیەتێکی عسکەریە ئەقڵەتێکی مەدەنی نیە هەر لە پارە و بوجەوە سەیریکە وەرە نزیکەی 151 تا 152 موچەی هەرێمی کوردستان بۆ هێزی ئەمنی و عسکەری ئەڕوا حاجی دڵە نایشێ بۆ ڕقەمانەکە ژینگە ئاوای هەمال کراوە وەڵاهی طبعا ئێمە دڵمانجانەکە چونکە بە حقات ئێمە هەموو ژیانی خۆمان یعنی بەدەستە خۆمە مسی 7 ساڵە لە غابات دیژن یعنی لە گەنجی و لە تەمەنەوە کە تایم بووم لە هەشتاوسێەوە من لە غاباتە هەموو پرۆژەکانە هیچ من تیا کرد خۆت و کارمەندەکانێ عشقێک دروست بۆ لە بینی ئێوە ئەم غاباتانە بەتەکید ئێمە لە ئەزایکی پلانی ئێمە پلانی دارستان هەر خۆی وایە یعنی ئیشەکەمان وایە مەسەرەن ئەمە کۆن بووە بڵێن ئەمە کەشتە تەمەن ئێمە بیرمان لەوە کردوانێ یعنی ئەبێ نابێ بۆ سینێ من دارستان ئەبێ بەردەوامیش کات داوای ئەومان کرد لە ساڵی 2012 شارەوانی سلێمانی 500 دۆرمی بۆ تەخسیس کردین لە ڕۆژهەڵاتی شار لای کۆمپارەی نەوزاد ئێستا غاباتێکی متەکامیلە حالیەن 500 دۆرم یعنی بە بەردەوام کردومانە لە ڕازیانە غاباتێکەمان کردووە نزیکەی 200 دۆرمە کە ئێستا ئەوانە ساوان یعنی عمریان خزمەتەکرێن
بەڵێ بەردەوام لەخوا بەزیاوە دکتۆر کاگەر من لە ڕاستیات تا ڕادەیەکی زۆر توانم بڵێم هەر بە مطلقی ینی هاوڕانیم لەگەڵ ئەوەی کە ینی ئەم پرۆژانەی کە لە مەنتیقانە و لە هەولێر و لە دووەکیش هاوشێوەی ئەمانە ڕاستی ئەمە ناچێتە خانەی شارستانێت و پێشکەوتنەوەوانەوە ینی من کوردستان پێویستی بەم هەموو مارەزی ئۆتۆمبیلە نییە کوردستان پێویستی بەم هەموو هێنانی سیارێنی قەوسبەی تێ هەر ئۆتۆمبیل سارە خۆی کوڕی کردو بەسەرمان سیرەکەی واز لە ژینگەکەش بێنە یعنی هەر خۆم بەرنامەم کردووە ئەم هەموو خانۆ کۆنە جوانە خانۆ کۆنە ئەسەریەکانی ناو گەڕەکەەکانی سابوونکەران و گاوران و چۆ ئیسکانی هەولێر و قەڵاوحەلێ عارەبان و دەوروبەری قەڵا هەمووی ڕوخێنرا و کراوە بە گەراجی سیارە بەڕاست کاک دەروون ئەمەش دیسانەوە بۆ گەراجی سیارە ئێستا لەوەش خەتەرتری سەقسە و باز لەسەر ئەوەیە کە کەمپی کۆنی زانکۆی سلێمانی کە یەکەم زانکۆی کوردستانە کە زانکۆی دایی کە گوایە فرۆشراوە بە کۆمپانیایەک و ئەکرێ بە مۆڵ و بە پرۆژەی بازرگانی کە لە ڕاستیە ئەمە ئەی سلمێنی ئەم حکومڕانیە چەندە لاوازە چەندە با بڵین هەزیل و بچووکە لە بەرامبەر کولتوری ئەم وڵاتە ئەخر لەکوێی دنیا بووە تۆ زانکۆی دایک کە ئەگەر ئەمە ینی تەمان ئایندە بۆ ماساغە کاتەوە ئایا وایە بەڵام بە بڕای من هیچ ئاگرێک کەڵێ بێ ئاگر نییە دەستخۆش خۆی بەپی پێوەرە نێو دەوڵەتەکان کاکەمال حاجی دکتۆر ینی ئەبێ زانکۆکان هەتان لە سنتەری شارەکانە بنکەمە ینی لە زۆر وڵاتی پێشکەوتەکانی ئەوروپا هەر لە سارەکە دابەزید لە قیتارەکە دابەزید ئیتر زانکۆکەیە تاوە هەر سیاجیشی نیە بەڵام لێرە زانکۆ سیاجی بۆ کرێ و ریسپشنی بۆ کرێ و ئەبێ ئەوە کەمپی کۆنی زانکۆی سلێمانی بەشەکە لە معالمی ئەم شارە معالمی ئەم وڵاتە دکتۆر قسەم بۆکە دو قسە ئەوەیە کە لە ڕاستیە کوردستان پێویستی بەم معرەزی ئۆتۆمبیل و بەم شانە نییە لە نزیشی ئەم جادانە و ئەمە خەڵکی ئاسایی ناتوانێت لێرە بە بەلاش ئەم زەویی دەستکەوێ بیکە بە معرەزی ئۆتۆمبیل ئەمە هی ناو بنەماڵە دەستڕۆیشتەکانی کوردستانە و ئەخیر قسەشم ئەوەیە کە ئێمە ئەبێ معامیلی گەورە بکەینەوە هەلی کار بۆ دەرچوانی زانکۆکانمان کە نزیکەی 200,000 دەرچوو هەیە تا ئێستا دانەمەزراوە لە ڕێی معامیلەوە هەلی کاریان دروستکە نەک لە ڕێی معرەزی سیارەوە و دوا قسەش ئەوەیە کە پێویستە یاسای ژینگە بە تایبەتی سندوقی ژینگە دروست کرێ بۆ پاراستن و زیادکردنی ڕوبەری سەوزایی لە کوردستانە و هەموو سێکتەرەکان بکەتە خزمەتی پاراستنی لەژێر هیچ فشارێکا دەستبەرداری و سکاڵای یاسایە بن کە جوڵانوتان نەخێر بە هیچ جۆرێک و داواکاری شین ئیعلام ڕای گشتی دروستکە لەسەر سەرتاسەری کوردستان لەسەر ئەوەی کە ژینگەی کوردستان ئەیانەوێت تێکی بدەن کوردستان بشوار وەکو بەڵێنێک لەگەڵ ئێوایە و دەست لە ناودەست هەتا ئەو کەیسە بە ئەنجامەگەێن و بۆ ڕای گشتی حقیقەتەکە ڕوونەکەنەوە دوا قسەم بۆ من ئەوەنە داواکەم هەموو ئەڵێم هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ژینگە ئایا حکومت بێ ئایا هاوڵاتی بێ ئەگەر حکومت نەتوانێت کارەکەی جێبەجێ بکە بە هاوڵاتی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە بەرامبەر مەنیشتیمانەکەی باوانەکەین بڵێن حکومت واکە یان هاوڵاتی وا لە بینی هاوڵاتی و حکومەتەوە دۆخی ئەمێ هەموو ئەو بەرپرسیاتی بۆ کللتور ینی مەسەلەی ژینگە بێ بە کللتور زۆر گرنگە دەستخۆش حاجی جان دوا قسە سیسانی داوا لە ڕێگەیندەکانەکەم هۆشیاری بڵاوکەنەوە هۆشیاری ژینگەی زۆر کەمە ئەمساڵ چەند جار مەحاولەم کردووە نردومە بۆ زۆربەی کەناڵەکانیش بەداخۆ بڵاو نابێتەوە وەکو شعارەکانی ئێمە وەکوەوە هەروە داوام لە ئەوانی کات بەدەستان لەم شارەیە ینی حسابێک بۆ گۆیژە بۆ ئەزمر نەکەن لەم حاڵەتانەیە لەوانەیە بەسەرەن شەویگە ئەوەی خشاوج بفەوتێ دەسەکانە خۆش کاکەمان کاکەڕینجان یەک شت هەیە لەگەڵ ئەو مەسلەی شار و شارەوانیە و ژینگەی کە باسمان کرد تەبعاً هەموو لەگەڵ یاین معلومە هەموو کەسێک دەزانێ بەڵام تەبعاً هەموو جێبەجێکردنی هەموو یاسایەکیش بەڕاستی زەمن و کاتێکیوێت کە هاوڵاتی و خەڵکیش و کاربەدەستانی حکوومەتیش تۆزێک ڕابێن لەگەڵیا ینی تۆزێک فێری ببن وردە تا ئیسیحابێکە تا وردە لێیتی ئەگا من ئێستا ئەڵێم خۆشبەختانە زۆر لەو کۆمپانیا وە بەرهێنانە هەیە باز نەکەین هیچێ و چۆنە و چۆنیە بەڕاستی لەگەڵ پرۆژەکەی خۆیان بەبێ بەرامبەر خۆبەخشانە لەگەڵ پرۆژەکەی خۆیان چەند ساڵێکە لەوەتەی خاستن بودجە و قەیرانی دارایەکەیە زۆرەوە یەکتر بڕێکە بۆ سەوزەکە یەت فرکەیەکە بۆ سەوزەکە یەت بلوارێکی بۆکو ئەمە جەزرەوەسەتی بۆ سەوزەکە لەسەر حسابی خۆی هەشە پارکی دروست کردووە هەمانە لە سلێمانیا گەورەترین پارک دروست کراوە کاکە ماوەی جاتخوا یەک شت زۆر گرنگە لێرە بچووکترین پرۆژە ئێستا کە لە شاری سلێمانیا و لە زمانی ئەم ماستەر پلانە دروست بکرێت تەنانەت ئەگەر مۆتێلێکی بچووک بێ
کە هەرەوە بینایەکە و یا بینایەکی تیجاری باڵەخانەیەکی سێ چوار قاتی بێ هەتا نەچێتە ژینگە فەرمانگەی ژینگە نەچێتە ئێوە یاسای ژینگەی بەسەرا جێبەجێ نەکرێ و ڕاپۆرتی ژینگەیی دروست نەکات ئامادەی نەکا و بیهێنێ بۆ فەرمانگەی ژینگە و پەسەندی نەکا کە یەکەم سنووری شتی سەوزایی خۆی پێکرابێتەوە کە لای ئێمەوە فەرزەکرێ بەسەریا بڵێن ڕێگەخرێ لە زمانی سایتپلانی پرۆژەکە ئەوەی بەسەرا جێبەجێ نەکرێ و بەڵێ نامەی لێوەرەگرن ئەمانی هەمووی لێوەسەرن هیچ پرۆژەیەک نییە بە زمانی ئەم پرۆژە زەبەلاخەوە کۆشتانی کە جەنابیشان باسییان کرد هەر هەمووی ئەچێتە ژینگە کۆنتترۆڵەکرێ لە ژینگە و نەگەر ژینگە ئەچێتە دایرەی کارەبا چێتە دایرەی ئاو بەرگری شارستانی هەمویە چه ئەنجایەتەوە بۆ لای ئێمە پسند دەکرێت دەستخۆش زۆر بە کورتی جوابم بەرەوە بەدەسانیە لەو سەردەمەی کە تۆ سەرۆکی دەستی ژینگەی کوردستان بووی هیچ فشارێک لەلایەن سیاسەکانەوە بۆت هاتووە کە ئیشێکیان بۆ ڕایکەی ئەزانی چۆنە وەکو توانە باسی کرد یاسا و ڕێنمایی هەیە فشار زۆر بە کورتی هەبووە یان نەبووە هەبووە بەس من جێبەجێم نەکردو دەسەکانی خۆش بوو نمونۆ زۆر بێت لە کۆتایی ئاڵێم یەک قسە زۆر ئازاریە مۆک و کوردێک ینی جۆم لێ بوو لە سۆشیال میدیاوە کۆمەڵی شت نووسراکە زۆر ئازار بوو هیوادارم ئەو ئازاری کە بەدلی ئێمە و هەندێک هاوڵاتی کورد گەیشتووە و نمونونەکانی وەکو حاجی و ئەم میوانە بەڕێزانە کە بە جۆرێک لە جۆرەکان عشقی ژینگەی کوردستانن بگا بە دڵی بەرپرسانی حکومەت هەرێمی کوردستانیش کە ئەو دارستانانەی کە حکومەتی بەعز بەو دڕندەیە دروستی کردووە خەریکە بەشێک لە بەرپرسانی کورد ئەی سووتێن نوێیکەن بە باڵەخانەی بازرگانی هیوادارم ئەمە هەر حاڵا بێت و ئەسڵ و ئەساسی نەبێت و ئەنجامی سکاڵاکەی دکتۆر و هاوڕێکانیشی ئەو ئەنجاممان باتێک کە ئەم سروشتەوەکو خۆی مێنێتەوە و باڵەخانەکان لەو شوێنە ناکرێ ماشەڵڵا خۆ عەرز زۆرە لە کوردستانە ئەگەر عەرز قاتی بووە و بەم ناوستنەوە بەر و سەرجادانەوە گرتوتانە بەهەر حەڵ ڕەنگە بەپێی ڕێنمایەکانی ژینگە شتێک بە شتێ بکەین بەڵام عەرز لە کوردستانە زۆرە هەر پشتی من بە سەدان دۆنم چۆڵ و هۆڵ و هیچ شتێکی تیانە بۆ لەویان نایکەن بۆ ئیلا ئەنوشێنەوە بۆ شوێنە سەرجادانە هیوادارم ئەو قسەیە بەری دڵتان بگرێ و هەستی پێ بکەن کە حکومەتی بەعز داری ڕوانووە بەشێک لە بەرپرسی سیاسی کورد ئێوێ دارەکان بسووتێن و بیکار بینای بازرگان هیوادارم شتێکمان کردێ هیوادارم من بەرنامەیە خاڵێکی وەرچەرخان بێ بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشەیە و سەڵسترکردنی کوردستان.